أخوانا اشتوانية أخوانا اشتوانية شنو عزيز بخير بن سرچاو وڵی ئێمە ئیشەکانمان ئیشی داری سروشتین هەمووی داری گوێز داری قەزوان داری تو ئیتر دارە بیەکاژاومان هەیە لە لادێکی خۆمان دروستەکەین دارەکانیش هەر لەوێ زۆر باری بچووک لەوێ بڵێن پای ئەکەن لەوێ ئیتر ئیشەکانمان وڵی قورسن هەموو ئیشێکی دەست قورسی خۆی هەیە بڵێن ئەرکی خۆی هەیە ئیشی داریش دارسازیش هەر بەدەر نییە لەوە بڵێن ئیشمان هەیە ڕۆژێکی تەواوی ئەوێت ئیشمان هەیە دوو ڕۆژی ئەوێت اینجا بە گوێرەی ئەوەی کە دەرمان و شتی لێ ئەین بڵێن هەنێکی ئەبێت سەرەتا هەڵکۆڵینی هەیە بەس سەرەتا ئەنواع ئەجهیزەی تیا بەکارێت بەڵام ئەجهیزەی گەورە نابڵێن زیاتر هەر بە ئیشەکان بەدەستە وەڵای خۆی لە 2010 دەستمان پێ کردووە بەزی تر لە 2019 پەیج و شتمان دانا لەو کاتەوە بەر وەڵای سەرەتا بڵێن خۆم زۆر حەزم لە بابەتی دار بوو ئیتر وردە وردەتاوە هاوسەرەکەش خۆی لێ هاو حەزی چوە سەرم ئیشە الحەمدولillah ئێستا بۆ بەشبژێوی ژیانمان لە پەیجەکەوە تەڵەباتێکی باشی الحەمدولillah بەشداری فیستیڤاڵەکانی شەکەین بەڵێ بە تاکید زۆربەی پارچەکانمان تەڵەباتی خەڵکن خەڵک حەزی لێکات و دووبارەی ئەکەینەوە الحەمدولillah وەڵاهی نرخەکانمان تا بڵێ گونجاوە لە چاو بازاڕەکەیە بەڵام لەم وەزعی ئێستاە بۆم وەزای ئێستا هەر گرانە خەڵک پێی گرانە بەڵام ئیتر ئیشەکە وا ئەخوازێ کە بەو سعرە بێت ئێمە هیلاکێکی خۆمان زیاتر وەرەگرین داری وشک چونکە داری تەڕ بە ئەکەڵکی ئێمە هەر نایەت ناتوانین ئیشی لەسەر بکەین لەبەرەوەی کە هەم ئەتەقن دوایش خەڵک بیکڕێ تێک ئەچێ بە کەڵک نان نانە ئەو دارانە وشکن چەند ساڵە وشک بوون ئێمە ئیش لەسەر ئەوانە ئەەکەین بڵێن نابێت زۆر لە شوێنێکی زۆر گەرما بێت ئیشمان ینی کە بڵێن لە دەرەوە بۆ باخ و شت دروستمان کردووە تەقیوە نابێ هەتاوێکی زۆر بەتین لێ بە شۆردنیش تۆزێتێکی ئەیە بەڵام زیاتر هەتاوەکە زۆر مشکیلەیە بۆ ئیشی دار بەڵێ لەبەرەوەی کە ئەمانە فڕن نەکراونەتە فڕنەوە ئی وڵاتان لەبەرەوەی کە فڕنیان هەیە لە وڵاتی ئێمە فڕن هەر نییە فڕنی دار بڵێن وای لێ بکا وشکی کاتە ئەو دارە کە بە کەڵکی تەحملی هەتاوێکی زۆر گەرم بکە بەڵام لێرە ئەوە نییە زیاتر لە فیستیڤاڵەکانە سەرفیاتی زۆر لەبەری کە خاترێکی باشی خەڵکە گرین ئیتر خەڵکیش بە بەرچاوی خۆیانی ئەی بینێ شتەکە واقعا بەس لە پەیجەکانە زۆر کات ئەڵێن کێ ئەڵێ وایە ینی سیقیان لەسەر ئیشی ئۆنلاین نەماوە